دەستەی داکۆکی لە مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕەتی دەکەنەوە فۆرمی هەژماری من پڕ بکەنەوە و ئەوەشی TBI کردوێتی دەڵێن هیچ لە دۆخەکە ناگۆڕێت و ئێستا ئەویش هیچ جیاوازێکی نییە لەگەڵ بانکە ئەهلیەکانی پارتی وەکێتی. وڵانەدا ڕادەگەێنێت یەکەم بێجگە لە ڕاستەوخۆ دابەشکردنی موچە لە ڕێەکەی بانگەکانی ڕەشید و ڕافیدەینەوە ڕازی نابین بە هیچ جۆرە بانکێکی تر. پرۆژەی هەژماری من لای ئێمە ڕەتکراوەیە بە هەموو جۆرێک. دووەم هێنانی بانکی TBI لە بنەڕەتدا پیلانجێڕی هەرزەی سیاسی پاشەکەوت فرۆشەکان بوو بۆ خزمەتکردن بە دەسەڵاتی چەتەی نەودز و موچەدزی هەرێم. بە هەموو شێوەیەک پیلانجێڕی TBI لەگەڵ هەژماری من ڕەت دەکەینەوە و داواکارین کەس نەکەوێتە داوی ئەو پیلانجێڕیەوە. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن هەژماری من پرۆژەیەکی ڕەتکراوەیە و هەر بانکێکی دیکەش بێتە ناو پرۆسەکە بۆ فەرمانبەران ڕەتکراوەیە چونکە بڕیاری دادگای فیدراڵی هەیە لەسەر تەوتین لە ڕێگەی بانکە فیدراڵیەکان و تەنها ئەوە جێگەی پەسەندە. چەند ڕۆژێکە لە ڕێگەی بانکی TBIەوە و ئاشکراکردنی ئەو ڕێکەوتنامەیە کە لە نێوانی هەژماری من و بانکی TBI کراوە هێنانەتە بەرباس و خسویانەتە بەردەم ڕاگەاندنەکان لە کاتێکە کە ئەمە زۆر کۆنا و نزیک بە ساڵێکە یان زیاتر لە ساڵێکە ئەو ڕێکەوتنە هەیە و TBI لە ناو هەژماری منایە هەرچەندە هەندێک حیزب بە ناو ئۆپۆزیسیۆنیش بانگەشەیەوەیان دەکرد کە تەوتین لە ڕێگەی TBIەوە کرێ بەڵام ئێمە وەکو دەستا ئاگاداری ئەوەین کە TBI لە ناو هەژماری منایە و بۆیە هەموو جارێت TBIشمان ڕەت کردوێتەوە. ئێستا بەڵێ تەنها جگە لە بانکی ڕەشید و ڕافدەین کە لە نەسی قەرارەکەی محکمەی فیدراڵیە هاتووە دەڵێ بانکە حکومیە مرکزیەکانی عێراق نەبێ تەوتین لەسەر هیچ بانکێکی تر ناکە. لەبەرەوە TBI بانکێکی حکومی صرف نییە بەڵکو بانکێکی تیجاریە و مشتەرەکە لە نێوانی قتاعی خاص و حکوومەتدا. TBI واژۆی کردو بێتە نێو هەژماری من فەرمانبەرانیش دەڵێن هەر بانکێک بێتە نێو هەژماری منەوە ئەوان ڕەتی دەکەنەوە چونکە ئەوان گرفتیان لەگەڵ بانکەکە نییە گرفتیان لەگەڵ هەرێمە و هەر پرۆژەیەکی دەسەڵاتدارانی کوردی بێت دەڵێن لای فەرمانبەران ڕەفزە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.